کۆمەڵێک بیر و بۆچوونی جیاواز هەیە لە سەرمانای ناوی ئاکرێ هەیە کە دەڵێ بەمانەی ئاگر دێت یاخود زەوی نێوان شاخەکان، زەوی نێوان باخەکان. لەبەر جوانی و دڵڕفێنی ئەم ناوچە جوانە یاسین خەیڕۆڵای مێژوونوس بە کچی ئەستەمبۆڵ ناوی بردووە. هەروەک خۆتان دەیبینن ئاکرێ شارێکی زۆر جوانە، زۆر مێژوویە، دیمەنێکی زۆر سەرنجڕاکێشی هەیە. بە ئێوەشی نیشان دەدەم سەیری بکەن، زۆر جوانە. هەروەها لە ڕووی هونەریەوە ئاکرێ بێبەش نییە لە چەندین هونەرمەندی زۆر بەناوبانگ و کە تاوەکو ئێستا ناوناوبانگیان لە سەرزاری هونەرمەندان و ئێمە ماوەتەوە و یەکێک لەوانە کەمال ئاکرێیە کە تاوەکو ئێستا بە نەمری لە نێو ئێمەدا ماوەتەوە و گۆرانەکەی هەمیشە لە سەرزاری هەموو لایەکمانە. اینجا ئەو شوێنەی کە من لێم ساڵانە فیستیڤاڵی جۆراوجۆر لێرە ئەنجام دەدرێت و خاستەن لە نەورۆزان خەڵک دێن لێرە ئاگر هەڵدەکەن و خۆشی دەردەبڕێن لە بەرامبەریدا ئەو چیایەیە کە هەمووی بەسەری دەکەی و لێ ئاگری نەورۆز دەکەنەوە. ئاکرێ بە پایتەختی نەورۆز بەناوبانگە. اینجا ئێرە شوێنێکی زۆر گەشتیاری و زۆر خۆشە. هەر کەسێک بێتە ئاکرێ بێگومان دێ سەردانی ئێروکانەش دەکاتن.